بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام ئەگەر ناچاری شەڕ نەکرایە قەت شەڕی نەیەکرد. کەواتە شەڕی پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆ نەهێشتنی شەڕ بووە. ئەڵێم شەڕی پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆ نەهێشتنی شەڕ بووە، لە پێناوی ئاشتیا بووە. اینجا بۆ ئەوەی شەڕەکە بە جوانترین شێوە ئەنجام بدرێ، ئاسەوارێکی خراپی نەبێ، اینجا کوشتن و بڕین و ئەمانی کەم تێدا بێ، بە کەمترین کات بە جوانترین شێوە سەرکەوتن بەدەست بێنێ، چەند مەرجێکی داناوە. یەکەمیان یەکی پەیام، کەواتە بێ پەیامت یەک بێ، گشت جەنگاوەران ئەبێ یەک پەیامیان هەبێ. یەکبوونی پەیام، پەیامەکەش چییە؟ کە مەبەستە. مەبەستە چییە؟ بەدەستهێنانی ڕەزامەندی پەروەردگارە. بۆیە سەری ئایەتەکانی جیهاد و قیتالەکەین لە قورئانی پیرۆزە هەمیشە جەخت لەسەر چیەکەنەوە؟ فی سەبیل الله یقاتلون فی سەبیل الله یجاهدون فی سەبیل الله. مەرجی ئەوەیە کە یەک مەبەستە هەبێ، یەک مەبەستی. دووەمیان یەک پۆلی، کەواتە بێ بڕوادەران بە یەک پۆل بجەنگێن. بەڵام ئەگەر بە چەندها پۆل جەنگان، ئەو کاتە هێز و توانایان پەرتەوازە بێ، کە پەرتەوازەش بوو لاوازە بن. اینجا دوژمنایەتی و ڕق و ئیرەیی ئەکەوێتە نێوانیانەوە، دوژمن زیاتر زەفەریان پێبا. بۆیە سوورەتێکمان هەیە بە ناوی سوورەتی سەف، نەک سوورەتی سفوف، سوورەتی یەکپۆلی، نەک چەندەها پۆل، چەندەها بەش. پەرتەوازە بوون لە جیهادا ئاسەواری خراپیە بێ. بۆیە پەروەردگار لە سوورەتی سەفا فەرمێ چی؟ إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا، نافەرمێ صفوفا. الله جەنگی خۆشەوێ لە پێناوی ئەودا لە کاتێکە بە یەک پۆل ئەنجام بدرێ. پەرتەوازەیی ئەبێتە هۆکاری لاوازبوون، پەرتەوازەی لای خودای گەورە خۆشەویست نییە. کەواتە یەک مەبەستی، یەک پۆلی، اینجا یەک دڵی. ئەمەش مەرجێکی زۆر زۆر گەورەیە لە جەنگ لە پێناوی خودادا. یەک دڵی. پەروەردگار باسی شکستی بێبڕوایانمان بۆکە بۆچی لە جەنگەکانە شکستیان هێناوە. ئەفەرمێ تحسبهم جميعا وقلوبهم شتى، ئێوە وا ئەزانن ئەوان یەکن، بەیەکەوە یەکن، بەڵام وقلوبهم شتى دڵیان جیاوازە، ڕقیان لەیەکە، حەز بە نەبوون یەکدیەکەن. بۆیە هەریەکێک لەوانە ئەوێ سەرکەوتن لە ڕێگەی ئەوە بێ، هۆزی ئەو زیاتر باڵادەستتر بێ بەسەر هۆزەکانی دیکە، ئەو سەرکەوتن مەدەستبێنێ نەک هۆزەکانی دیکە. وتحسبهم، ئەفەرمێ تحسبهم جميعا وقلوبهم شتى. اینجا خۆشەویستان، خاڵێکی زۆر زۆر گەورەشەیە. ئەویش ئەوەیە پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام هەوڵی یاوە ئەخلاق بچەسپێنێ لە جەنگا. یعنی چی؟ یعنی بە ئەخلاقکردنی جەنگ. جەنگ نابێ دوور بێ لە چەمکی ئەخلاق. هەر جەنگێ دوور بێ لە چەمکی ئەخلاق فڕی بەسەر شەریعەتەوە نییە، فڕی بەسەر مرۆڤ دۆستیەوە نییە. ئەبێ تا بتوانی جەنگ لێوان لێ وکەی لە چیە؟ لە ئەخلاق دۆستیە، لە ئەخلاق گەراییە، لە ڕەوش گەراییە. ئاکاری بەرز بنوێنی لە ئەخلاقدا، ئاکاری بەرز بنوێنی لە جەنگدا. بۆیە ئاز دەکانم پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام چەند بنەمایەکی داناوە بۆی بچەسپێنرێ لە جەنگدا. هەر کەسێ هەڵبێت واز بێنێ لە جەنگ، نابێ جەنگی لەگەڵکەی. ئاڵای ئاشتی بەرز کردەوە، نابێ بجەنگی لەگەڵیا. هەر کەسێ وازی هێنا، نابێ بجەنگی لەگەڵیا. هەر کەسێ هاتە لای ئێوە داوای داڵەدانی لێکردن، ئەبێ داڵدەی بن. هەر کەسێ داوای کرد بیپارێزن تا دوور بکەیتەوە لە مەیدانی جەنگ بەپێی قورئان، وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله ثم أبلغه مأمنه. ئەگەر یەکی هانای بۆ بردن، وتی هانام بن، پەنام بن، لەبەرەوەی من ئیتر شەڕ ناکەم، ئەترسم مشرێکەکان هۆزەکانی خۆم
ئەو کاتە تۆڵەم لێ بکەنەوە ئەو کاتە ئەرکی سەرشانی مسلمانە کە بیپارێزن بەڵکو لە ڕێگا وشەیەکی حەق ببیسێ لە کەلامی شیرینی پەروەردگار تەوبە بکە ئەگەر تەوبەشی نەکرد ثم ئەبلیغه مەئمەنە چ شوێنێک ئارامە ئەبێ بیگەێنێتە ئەو جێگە. اینجا دروست نییە بە هیچ شێوازێ لە جەنگا مەناڵ بکوژرێ، دروست نییە بە هیچ شێوازێ لە جەنگا ژن پیر اینجا زانای ئاینی قەشەیەک هەیە بۆ نمونە بکوژرێ. اینجا دوور لەوەش دروست نییە بە هیچ شێوازێ هێرش بکرێتە سەر پەرزگاکان خەڵوەتگاکان هی هەر ئاینێ بێ دروست نییە بڕوخێنرێن بە ناوی جەنگ لە پێناوی ئەڵڵادا. اینجا لەگەڵەوەشە دروست نییە وێرانکاری ئەنجام بدرێ، درەختێکە ببڕێت درێ، یان دروست نییە درەخت ببڕیت، دروست نییە کوشت و کاڵی خەڵک تێک دەی. ئەوانە هەر هەموو بنەمای شەریعەت نەبێ ڕەچاو بکرێن. اینجا لە زەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە یەکێ لە جەنگەکانە یەکێ لە هاوڵەکانی پێغەمبەر ئەجەنگێ لەگەڵ مشریکێکە، مشریکەی پەلاماریەدا دەستی لێکاتەوە بە شمشێر دەستی مسلمانەکە لێکاتەوە دەستی بڕێ، مسلمانەکەش ئەڕوا بە دوایە ئەویش هەڵێت تا ئەیگرێت. لەو کاتە ئەیەوێ شمشێری لیا و بیکوژێ چونکە ئەمە مەیدانی جەنگە و هاتووە ئەم بکوژێ، دەستێکیش لێ کردوتەوە ئەو یەکسەر وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله. بۆیە پێغەمبەر ڕێگەی نادا بیکوژێ، ڕێگەی نادا بیکوژێ. یەکێ لە هاوڵەکانی دیکە هەمان حاڵەت دووبارە بێتەوە لەگەڵیا کاتێ ئەی کوژێ پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بۆچی کوشت؟ ئەی نەیت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله؟ فەرمووی ئاخر یا ڕەسوولە ترسان ئاوای وت، لە ترسان ئاوای وت. بۆیە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام باشە هەللا شەقەقتە عن قەلبیه، ئایا دڵت لەت کردووە تا بزانی ئەو چی مەبەستە چی وتووە؟ دروست نییە بیکوژی مادام وتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، دروست نییە بیکوژی مادام پەشیمان بوویەوە، دروست نییە بیکوژی مادام ئاڵای ئاشتی بەرز کردەوە، دروست نییە بیکوژی. سوکایەتی کردن بە دوژمن کاتێ ئەبێتە دیل لای تۆ یەخسیرەکرێت و بە دیلە گیرێ نابێت سوکایەتی پێ بکەی. ئەمە لە حەڵقەیەکدا بە تێر و تەسەری باسی مافی دیلەکەین. خۆشەویستان، اینجا وەرە ئەو یاسا و ڕێسانەی کە پێغەمبەر دایناون عەلەیهی سەڵات وسەلام بۆ بە ئەخلاقکردنی جەنگ، بۆ ڕەچاوکردنی ئەخلاق لە گەرمەی جەنگدا سەیری ئێستا بکە بزانە جەنگاوەرانی ئێستا چەند دوورن لەو ئەخلاقە جوانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەبینی ئەوەی کاری قێزەونە ناموسڵمان بە موسڵمانیەکە. بڕۆ سەیری موسڵمانانی غەزە بکە چی لەو موسڵمانە ناکرن، وێرانکاریە قەتڵ و عامکردنی موسڵمانان لە هەر جێیەکە گوێ نادەنێ. ئەو هەموو یاسای شانداناوە بۆ ڕەچاوکردنی مافی سڤیلان مەدەنیەکان مافی جەنگاوەران هیچی ڕەچاو ناکرێ. بۆیە هەر هەمومان ئاتاجی ڕەحمەتی گەورەی ئەڵڵاین، ئاتاجی ئەوەین جارێکی دیکەش بگەڕێینەوە بۆ پەیامی پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵات وسەلام باوەش بکەین و بە پەیامە نازارەکەیە. بۆیە بە ڕاشکاوی ئەڵێم یا ڕەسوول الله یا ڕەسوول الله، ئەم زەمانە زۆر ئاتاجی پەیامەکەی تۆی. ئەم زەمانە بەبێ تۆ جوانی نامێنێ، ئەم زەمانە بەبێ تۆ چاکی نامێنێ، باشی نامێنێ، شیرینی نامێنێ. لە کۆتاییدا ئەڵێن هەزار ڕەحمەت لە دیدارت، هەزار سەڵاوات لە دیدارت یا ڕەسوول الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.